ئازانی کورسانی و سڵاوتان لەبێت ئەم ئێوارەیەش لە بەرنمەیەکی تری فایل و دیاردا لەگەڵتان دەبین. لە زۆرێک لە بەرنمەکانمانجا باسمان لە منداڵ و بەکارهێنانی منداڵ بۆ ئیشکردن لەسەر شەقامەکان یان بە شێوەیە کە کاریگەری خراپ لەسەر منداڵ دروستکە ئەمانەمان باس کردووە و بابەتی منداڵ و مێرد منداڵ بابەتێکە کە بەردەوام دەبێت قسەی لەسەر بکرێ بۆ پاراستنی ئەم منداڵە و ئەم مێرد منداڵە چکە دوجار ئەم منداڵەیە گەورە دەبێت و دێتەوە کۆمەلگا و دەبێتە بەشێک لە کۆمەلگاکەی تۆ. بۆیە پێشکەوتنی هەر کۆمەلگایەک بە شێوەیەکی گرنگ پەیوەستە بەوەی کە تۆ چۆن منداڵەکەت پەروەردە دەکەی و چۆن ئەم مێرد منداڵە دەخەیتە کۆمەلگایەکەوە بۆ ئەوەی بتانی کۆمەلگایەکی دروستت هەبێ. لە ئێستادا بابەتی باسکردن لە بەکارهێنانی منداڵ و مێرد منداڵ لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بابەتێکی گرنگە و پرۆژە یاسایەکی گرنگ لەسەر ئەو بابەتە ئامادەکراوە. ئێمە ڕۆژانە دەبینین لە میدیاکانەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە موبایلی کە بەدەستمانەوەیە بەشێکی زۆری ئەو ڤیدیوانەی کە دەیبینین بۆ نمونە منداڵێک دەبینینە منداڵە بەکارهێنراوە بۆ کۆمەڵێک بابەت. ئیتریان ئەوە تا سوالی پێدەکرێ یان ئەوە تا تاوانێک ئەنجام دراوە و وتەی منداڵەکە وەردەگیرێ یان ئەوە تا دۆخێکی خراپی ئەم منداڵە باز دەکرێ. ئیتر ئێمەین کە ئەم ڤیدیویانە دەبینین و ئەم منداڵە دواتر گەورە دەبێ خۆی دەبینێتەوە جارێکی تر دەبینێت لە کۆمەلگادا بە چاوێکی تر سیر دەکرێ لە کاتێکە خۆی بڕیاری لەسەر ئەمە نەیاوە. ئەمە بابەتێکە کە ئێستا زۆر دەیبینین. بۆیە لەسەر ئەمایە مە هەوڵماندام ئێوارەیە فایل و دیاردا لەسەر ئەم بابەتە تا چەند گرنگە منداڵان و مێرد منداڵان لە مەترسیەکانی میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بپارێزین. چکە بابەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیا ڕۆژ بە ڕۆژ گەشەسەندنی بەرچاو بەخۆیەوە دەبینەوە. ئێمە وە کۆمەلگەی کوردی ئەم گۆڕانکاریانە ڕەنگە بە شێوەیەکی هەڵە بەکاربهێنین یاخود قبوڵی ئەم جۆرە گۆڕانکاریانە نەکەین. جا بۆ ئەوەی بە شێوەیەکی دروست تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیا بەکاربێنین بەرامبەر بە منداڵان و مێرد منداڵان دەبێت زۆر هەستیار بین لەو بابەتەدا. بەسپاسەوە ئەو میوانانی کە ئەم ئێوارەیە لەگەڵ من ئامادەیان هەیە. زۆر بەڕێز دکتۆر سامان فەوزی کە بەڕێزیان مامۆستای زانکۆن بەسپاسەوە لەگەڵ ئێمە ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بێت. چرۆشەهاب کە بەڕێزیشان مامۆستای زانکۆن خات و زۆر بەخێر بێت. کاک بڕوا عەبدوڵڵا کە بەڕێزیان ماستەریان هەیە لە چارەسەری دەرونی و لە پرسراوی پرۆژەی گرتنەخۆن لە مناڵپارێزی کوردستان بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. بە ئیجازەی ئێوە من سەرەتا چمەلای خات و چرۆ دکتۆر سامان پرۆژەیەکتان ئامادەیە بە ناوی پاراستنی منداڵان و مێرد منداڵان لە مەترسیەکانی میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئەمە سەرەتا باسێکم پرۆژەیەم بۆ بکەم پرۆژەیە بۆ لەکوێدا هەستان بەوە کرد کە گرنگە پرۆژە یاسایەک لەسەر ئەم بابەتە هەبێ. خۆتان دەزانن ڕۆژانە میدیا و سوشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان و سەرجەمە و پلاتفۆرمانەی کە لە بواری سوشیال میدیا و میدیای ڕقمی یان دیجیتال میدیا هەیە ڕۆژ بە ڕۆژ لە برەوایە و شتەکان ئەبینین چاودێری ئەەکەین کە چەند ئەم بابەتە مەترسی گەورەی لەسەر مناڵ و مێرد مناڵ هەیە. یەکێک لەو حاڵەتانەی کە زۆر زۆر سەرنجی منی ڕاکێشا ساڵی پار یەکەمەکان کە لە پۆلی 12 دەرئەچوون و ئەوانە زۆر دڵخۆش من خۆیان کە سوکاریان ئەوە بەوەی کە سەتی هێناوە و ئەچێتە کۆلێجێکی دڵخوازی خۆی ئەوە سیر ئەەکەی هەموو ڤیددیۆی ئەم مێرد مناڵانە ئەم گەنجانە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان بەبێ ئیزنی خۆیان هەمووی بڵاو کرایەوە تەنەمورێکی زۆر لەسەر ئەم گەنجانە کرا قسەی ناشرین بەڵێ بڵێ کۆمنتەکان ئەمانە بتێونەتەوە کاریگەری لەسەر دەرونی ئەو گەنجە یاخود ئەو مناڵە دروست ئەکا و کاریگەری دەرونیش لەسەر خێزانەکەی دروست ئەکا لەوانەیە لە مەرحلەیەک لە مەرحلەکانە نەتوانێت لە خوێندنەکەشیا سەرکەوتوو ببێ. بۆیە ئەمە حەز بە بەرپرسیارەتی کردنیکی هەر هەمومانە هەر تاکێک لە ئێمە لە هەر بوارێکی ئەکادمی غێری ئەکادمی یاخود ئەوانەی لە بواری کۆمەڵگەی مەدەنی مێدیا خۆی بەرپرسیارەتێکی گەوری لە ئەستۆیە. جگە لەمە ئێمە یەکێک لە مەترسیەکانی تر ئەوەیە کە لەم ڕۆمانە خوێندنی تایبەت زۆر زۆر بووە. مەسەلەی باخچە تایبەتەکان زۆر زۆر بووە. سیر ئەەکەی پارەشت لێ وەرەگرێ پارەشت پێپەیە ئەکا مناڵەکات ئەکاتە مارکتین بۆ مؤسسە و دامەزراوە پەروەردەیەکەی خۆی. ئەمە دوو لایەن لایەنێکی تری بەکارهێنانەوەی ئەو بابەتانەیە کە مەسەلەن مناڵێک یاخود گەنجێک
چاوپێکەوتنی ئەکرێ لەلایەن دەستگایەکی مێدیاییەوە ئەم دەستگا مێدیاییە چاوپێکەوتنەکەی بڵاوە کاتەوە پلتفۆرمەکانیکە بەشبەشی ئەەکەن و قسەکانی یان ئەی گۆڕن یاخود یاری پێ ئەەکەن بۆ ئەوەی زۆرترین ڤیویان هەبێ ئەمە ئەو لایانی ترێتی کە ئەمە جارێک بڵاو بۆتەوە پلتفۆرمەکان کە بردوێتی بڵاوی کردەوە یعنی ئێمە پێشنیازمان کردووە ئێمە پرۆژیاسەکەمان هێشتا گەڵاڵە نەبووە بەڵام بە سوپاسەوە دامەزراوەی ڤیژن فاوندیشن کە پرۆژەکەمان پێشکەشکردن زۆر بە خۆشحاڵیەوە کاک عەدنان وەکو سەرۆکی دامەزراوەکە و بۆردی کۆمەڵایەتیش کە لە ناو دامەزراوەکەیە ئەوان بابەتەکان لە خۆیان گرت و دوو فۆکس گروپمان کردووە بە ئامادەبوونی پسپۆران و دکتۆر سامان و هەر لە مناڵپارێزیش لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی پەروەردەش خەڵکمان لەگەڵ بۆ چونکە ئەم لایەنە لایەنی پەروەردەیی ژەگرێ لایەنی کۆمەڵایەتی ژەگرێ لایەنە مێدیایەکەی و لایەنە یاساییەکەی زۆر باشە دکتۆر سامان بەڕێستان وەک مامۆستای زانکۆ وەک پسپۆرێکی یاسایی وەک پسپۆرێک لە بواری ڕاگەیاندن یعنی هەموو ئەمانە بابەتەکە تۆ باشتر دەزانیت خوێندنەوە بۆ ئەم گرنگی ئەم بابەتە چییە ئەمەی کە خاتوچرۆ باسی دەکا ئەو پرۆژەی کە دەیانەوێت ئامادەی بکەن و کار لەسەر منداڵ و نەوجوانان بکەن بەرامبەر بە پاراستنیان لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان گرنگی ئەم بابەتە لەکوێدایە زۆر سپاسان دەکەم بۆ تەرخانکردنی ئەم بەرنامەیە لەسەر بابەتە گرنگە کە پاراستنی مناڵ و مرد منداڵە لە میدیا و تۆڕەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەگەر پرسیارێ لە خۆمان بکەین ئایا تۆڕە کۆمەڵایەتیەکان وێنەی مناڵی بە خراپی بەکارێناوە یان زیانی لە مناڵ گەیاندووە بەتایبەتی مناڵ کە خۆی ئەبێتە بابەتێک لە میدیاکەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکە و لە میدیاکە بە شێوازێکی گشتی لە وەڵامانەکەی بە بەڵێ بێت و دەیان نمونەشمانێ هەندێکیان دکتۆرە چرۆ باسی لێوە کرد کە خۆی خاوەنی پرۆژەیە و چەندین نمونەی کەشمانەیە یانە ڕۆژانە یان هەفتانە ئێمە ئەوە دەبینین کە مناڵێک ئەبێتە قوربانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لەبەرەوەی لە دوجارە مناڵ خۆی ئیرادەی نییە کە تۆ دەی مایکەکەی دەخیتە بەردەم یاخو وێنەی بەکارێنی یاخو شتێکی بڵاو کردێتەوە تۆ جارێککە گەورەیەکەیت و چەند جارێککە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوی دەکەیتەوە و کەسانێک هەیە کۆمنتی بۆ دەدونوسن و شتی ناشری بۆ نووسن تەسیل لە لایانی دەرونیە کات بێگومان ئێستا لەو بەردامەیە پسپۆڕی دەرونیمان لەگەڵا بووە زۆر بە ئاسانی باسی لەوە دەکرد کە چەند مەترسیدارە مناڵ لە تەمەن کە دەڵێ مناڵاتە خوار 18 ساڵ لە لای ئێمە مناڵ و مرد منداڵ بۆ شێوازە بەکاربێنێت چونکە کاریگەری لەسەر زیاتر ئەبێت ڕەنگێ هەمومان دەزانین هەندێک کە فیلمێک کە موڤیەک کە بەرنمەیەک پۆلی نەکرێ ئەمە بۆ چی تەمەنێک گونجاوە تەمەنی 13 ساڵە 16 ساڵە بەگوێرەی ئەوە جاوەرە تۆ ئێستا لە سوۆشال میدیایە دەبێت بزانین کەواتە هەندێک شت هەیە ڕێگەی پێ نادرێت مناڵ سەیری کات چکە کاریگەری لەسەر لایەنی دەرونی دیاڵێتەوە جاوەرە خۆی بێتە کەرەستەیەک پرسیاری لە خۆمان بکەین ئایا مناڵ دەکرێت ببێتە کەرەستەیەک بۆ ڕێکلام ئایا مناڵ دەکرێت مایکی بخەیتە بەردەمی بەبێ ئیسنی باوکی وەرگری واگریمان باوکیشی ڕازی بوو هەندێک جار باوکەکە مناڵەکە دیانێت دەیکاتەوە وەسیلەیەک بۆ هۆکارێک لەوانێ هەر هۆکاریش کە بێت لە تەنج خۆی دانێوانە ئایا تۆ بڵێ ئەمە زیانە بێ بە مناڵەکان بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە ئێمە دەگەڕێنەوە بۆ یاسا بەراوردکاریەکانەگە خۆمەکو کەسێکی یاسایی قسە بکەم ئەگەڕێنەوە بۆ یاسا بەراوردکاریەکان لە یاسا بەراوردکاریەکان مامەڵەیەکی جیاوازتر کراوە لەگەڵ مناڵە بۆ سۆشیال میدیا و لەوایحی سلوک هەیە و یاسا ڕێگە بەوە نادات و سزای تونتری بۆ دیاریکەوە یعنی لەوانەیە هەندێک کەس بڵێ ئەمە بۆچی پەیوەندیکەین بە مناڵەوە بە شواسێکی گشتی سۆشیال میدیا هەڵەوکەم و کوڕی هەیە ئێمە چۆن جارنامەیەکمان هەیە بۆ مافەکانی مرۆڤ جارنامەیەکشمان هەیە بۆ مافی مناڵ کەواتە مناڵ ئەبێ مامەڵەیەکی تایبەتی لەگەڵا بکەیت ئەو مامەڵە تایبەتیە لە لای ئێمەیان نییە لەبەرەوەی سۆشیال میدیا بابەتە ڕێکخراوە پێشتر دکتۆر چکە بەدەزانی بەشێکی زۆر یاساکانمان مێژوێکی کۆنیان هەیە و بابەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیاش بابەتێکی تازەیە ئەم بابەتە چۆن لە یاسا ڕێکخراوە بابەتە بە شازێکی گشتی لە یاسایە ڕێکخراوەی کە یاسامان هەبێ پەیوەندیدار بێ بە تاوان یاسای سزادان لە 69 دەرچوە 69 بۆ ئێستا بزانێت چەند ساڵەکە ئەمە یەک دوو یاسای خراپبەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیمانەیە لە 2008 دەرچووە کە ئەمیش بە هیچ جۆرە باسی مناڵی نەکردووە بۆ شوازە کە چەند حاڵەتێک قەدەغەکە و ئەوانە بۆ ئێمە پێویستیمان پێ جارێککە بەڕای خۆم لەوانێت دوور ئەهەوێت لەوەی کە ئایا پێویستیمان بە یاسایەک هەیە یا یاسا کۆنەکان بەسە من پێم وایە بەڵێ پێویستیمان بە یاسایەکە پێویستیمان بە هەموارێکی یاسا هەیە هەمانە قسەیە کات خۆی ئەکرا ئایا پێویستیمان بە یاسای ڕۆژنامەگەری هەیە
دوای یاساکەمان دەرکرد زۆر باش بوو هەمانە پرسیارە ئەکرا ئایا پێویستیمان بەوە هەیە یاسایەک بۆ خراپ بەکارهێنانی مۆبایل دەرکەین لە 2010 بۆمان دەرکەوت بڵێ ئەو مادە دوای کە لە یاسای پێوتە یاسای مۆبایل یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی مۆبایل ناوەتەواوەکەیتی ئەساساً هەر یاسایەکمان پێویستە بۆ ڕێخستنەوەی کاری تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ناویشیاندا پێم وایە ئێمە دەبێت بە دوو ئاراستیا ئیشکەین کە هەروەکو دکتۆرە چرۆ باسیکە من لەو دوو هەردوو فۆکس گرۆپەکەیاتیایە بانگەش کرابم لە دوجارە پێشنیازێکم کرد کا بێ بە دوو ئاراستیا ئیشکەین وەک وڵاتانی کە یەکەم لایحەیەکی ڕەفتاریمان هەبێ بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مناڵ لە سۆشیال میدیا و میدیادا واتە لایحەیەکی ئەخلاقی ئەوە دەکرێت زۆر شتی تێ ئاماژە بکەین دوو هەندێک لەو بنەمە ئەخلاقیانە بەزاندنی پێشێلکردنی ئەوەندە قورسە ئەوەندە مەترسیدارە دەتوانین بێنین بیخێنەوە پرۆژە یاسایەکیشەوە واتە هەم یاسامان پێویستە هەم لەوایحی سلوک لە عێراقا دەستەی ڕاگەیان و پەیوەندیەکان لەوایحی سلوکی هەیە لە وڵاتانی کەیە BBC ئەوەی هەیە کە چۆن مامەڵە لەگە مناڵا بکرێت بەتایەتی لە بۆ ڕیکلام چەندین بەرگۆ مادەی دیاری کردووە کە ئەگەر دوای پرسیارم لێکرا باسییان لەو خاڵانەکەین لە کوردستانە تاوەکو ئێستا شتێکی وامان نییە چۆنێتی مامەڵەکردن لەگە مناڵ لەگە وێنەی مناڵ لە ناو میدیا سۆشیال میدیا کە پێویستیمانە وەکو یاسانیمانە بەس دەستی ڕاگەیان و پەیوەندیەکان وەکو لەوایحی دەستخۆش دکتۆر کاکە بڕوا بەڕێستان لەگەڵەوەی کە سپۆرێکی دەرونیتان هەیە لەگەڵیشیدا لە مناڵپارێزن کە ئێمە دەزانین ڕێکخراوی مناڵپارێز ڕێکخراوەکە کە بەردەوام کاری لەسەر منداڵان و پاراستنی مافەکانی منداڵ کردووە ئەم بابەتەی کە خاتوچرۆ و هاوڵەکانی با بڵین دەستیان بۆ بردو هەمیشە کە دەست بۆ برینێک دەبێت دەتەوە چارەسەری برینێ بکەین مانای ئەوێ برینەکە هەیە دەتوانین بڵین ئێمە لە ئێستادا ئەو بابەتانی کە ئەمان باسی دەکەن بەکارهێنانی منداڵ و مێرد منداڵ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ بەکارهێنانی ڕیکلام بۆ بەکارهێنانی و ڕاکێشانی عاتیفەی خەڵک ئەمانە بووەتە دیاردەیەکە ئیتر پێویستی بەوەیەکە ئیشی لەسەر بکرێت زۆر سپاس بۆم دەرفەتە بۆم بابەتە گرنگ و هەستیارە کە زۆر دەمێکە کە بۆتە خەمی زۆربەی هەمومان بە تایبەت دێمە کە منداڵ پارێز بە شانازیەوە یەکەم ڕێکخراوین کە لەوتی هەرێمی کوردستانی لە ساڵ 1990ەوە کە دامەزراوە یەکەم ڕێکخراو بۆ کە ئیشی کردو بۆ پاراستنی منداڵ بێگومان پاراستنی منداڵ لە هەموو ڕوانگەکانەوە ئێمە کارمان لەسەری کردو یەکێک لەو بابەتانە بابەتی خستنەبەر میدیا و کامێرا و وێنە و ڤیدیۆکانی منداڵانە طبعاً ئێمە بەس تەنها باسی ئەوە ناکەین وێنەیەک بێ یا ڤیدیۆیەک بێ بەڵکو باسی داهاتوو دوا ڕۆژی کەسایەتیەکەکەین ئەم منداڵە لە داهاتووە ئەم وێنە و ڤیددیۆیە خۆی پەیڕازی بووە یا پەیڕازی نەبووە بە ڕێزان باسی یاساکانیان کرد یاساکان زۆر گرنگە کە دابدرێەوە جێبەجێ بکرێ و هەروەها لە پاڵەوەشا زۆر گرنگە کە ڕۆشنبیری هەبێ بۆ دایکان و باوکان چکە بەشێک لە یاساکان تەنانەت یاسانیە و دەوڵەتیەکان ئەڵێ ئەگەر ڕەزامەندی دایک و باوکە بوو تۆ وەکو میدیا توانی مقابلەی مناڵەکە بکەیت بەڵام ئایا هیچ ڕێنماییەک هەیە بۆی کە بزانین چ جۆرە دایک و باوکێک دەتوانن ئەم ڕەزامەندیە بدەن ئایا دایک و باوکەکە زانیاری دیجیتالیان هەیە بۆ زانیاریان هەیە دیجیتال فوتپرینت چییە کە ئەم وێنەی منداڵە ئیتر بۆ ئەبد ناسەدرێتەوە ئایا دایک و باوکەکە لە دۆخێکی سەختی ژیانان نین کە ناچار بن منداڵەکەیان کەنە بەر کامێرەیەک بۆ ئەوەی بە ڕوخساری شیرینی منداڵەکە یان بە ڕوخسارێکی خەماوی منداڵەکە هاوکاریەکیان بۆ بێت لەبەرەوە لە پاڵ یاساکانە پێویستە کۆمەڵێک بابەتی ترکە گرنگە ئێمە بیخینە بەر چاومان لچکە دواتر ئەم یاسایانە کە بەرجەستایەکرێ ئەنج دەرەکەوێت ڕنگدانەوەی چۆنە لەسەر کۆمەلگا بابەتی هۆشیارەکە بەتایبەت چونکە کاتێکا بڕاباسێک کە باس لەم بابەتاکەی ڕەنگە بینەری ئێمە کە دانیشتۆ سێریە ماکاڵێ جاخۆ مناڵانە خۆیان نازانن دایک و باوکەکانیان دەیان بەکاریان دەهێنن کەواتە کە تۆ باسی خێزان دەکەیت بابەتی هۆشیاری بۆ خێزانەکانیش بابەتی هۆشیاری بۆ خێزانەکان زۆر گرنگە وەکو مامۆستا باسی کرد لە خوێندنگا و پەیمانگا و یان باخچە بڵێن ناحکومیەکانە کە وێنەی منداڵەکان بەکاردێنرێت بۆ چالاکیەکان بۆ ئەوەی کە بیسەلمێنن ئەم خوێندنگایە کە کاری و چالاکێکی زۆرەکە وێنەی منداڵەکان هەیە بێگومان لە گرێبەستەکە تەنها بە بڵێ و نەخێرێک ئەمەی ئایا بڕازی منداڵەکەت وێنەکەی بڵاو کرێتەوە یاننا هەر تەنها ئەمە نەبێت ئەبێ بۆ بایک و باوکەکە ڕوون بکرێتەوە ئەم وێنەگرتنە بۆ چمە بەستێکە و چ لێکەوتێکی هەیە بە دایک و باوکان شارەزای ئەمە بن لێکەوتەکانی چیە دکتۆر باسی لێو کردی ئەگەر پسپۆڕێکی دەرونی بەڕستان پسپۆڕی دەرونی لێکەوتەی ئەمە چییە کە
کە تۆ منداڵێک ڕێکلامی پێ دەکەی یان دەهێنیتە سەر شاشە ڕەنگە من وەک دایکێک ینی شانازی پێ بکەم کە منداڵەکەم لەبەر کامێرە دەردەکەوێت یان قسەیەکی لەگەڵ دەکرێت یان لە باخچەکەی بۆ نمونە ڕێکلامێکی پێ دەکرێت ڕەنگە من وەکو شانازی ببینم بەڵام نەزانم لێکەوتی خراپی ئەم بابەتە چییە. هەندێک لێکەوتە هەیە ڕاستەوخۆ نییە، هەندێک لێکەوتە ناڕاستەوخۆ ڕوئەدا، هەندێک لێکەوتە دوای چەندین ساڵ ڕوئەدا. بۆ نەویستم لەو قسەی پێشواویستمەوە بکەم هەموو دایک و باوکەکان کە منداڵەکانی خۆیانەکەنە بەر کامێرە ئایا ئامادەن کاتێک منداڵەکەیان بێتە 30 ساڵ گلەیان لێ بکات بۆچی منتان کردە بەر کامێرەکە؟ منداڵەکە لەوانە ئێستا 7 ساڵ بێ نەزانێت بۆ چێتێتە بەرەو کامێرێ، بەڵام کاتێک تەمەنی گەورە بێ هاوڕێکانی ناو قوتابخانەی گەڕەکەکەی هەمووی ئەیناسنەوە لەگەڵ یا گەورە بوون. ئەکرێت لە هەر مەجلیسێکا بێت لە هەر دانیشتنێکا بێت بۆکو دژ بەر بوو ئەو بەکاری بهێننەوە کامە بێتە هۆی ناڕەحەتێکی زۆر بۆ ئەو وەکو خۆم وەکو ئەزمموی خۆم کەیس بڵین چارەخواز هەبووە کە دەرکەوتی میدیای هەبووە بۆی بۆتە فشارێکی زۆر کە ئێستا لە تەمەنێکی گەورەیە ئەڵێ ناوێرم ڕۆم بە کۆڵانێکە ئەو ڕستانەی کە وتوێتی لەبەر کامێرەکە بۆتان نەزانن بۆتە ماڵ بەسەرەوە یا بۆتە ناوێک بۆی دابڕدێنراوە. ڕەنگە ئەم قسەیەک بکە لە بەردەم کامێرەکە منداڵانی مەکتەبەکە دایمە بەڕوویدا بیکەنەوە ئەو کاتە لە زیاتی ناوی خۆی بەکاربێنن ئەو دێڕە بەکارهێنن کە ئەو هەیە ئەو بێتە فشار بۆ مناڵەوە فشارەکانیش بەردەوام بێت سەرکێشێ بۆ بابەتەکانی ترس و خەمۆکی ئەو بابەتانە کە توانای ئەکادمی مناڵەکەش بێنێت دەستخۆشخات و چڕ ئێوە کە دەستان بۆ بابەتە برد بە دوواداچوونتان بۆ جۆرە کەیسانە کرد. بەڵێ بدڵنیایەوە تۆ کە بابەتێک ئەبێتە جێگەی سەرنج ئەبێ متابعی بکەی بزانین لە دنیاە چی ئەگوزارێت چی ئاسایەک هەیە. خۆشببختانە مەسەلەن یەکێک لەو ڕێکخراوانە ڕێکخراوی یونسێفە خۆتانزان ڕێکخراوەکی گەورەی نێودەوڵەتیە کار لەسەر هەموو لایەنەکانەکە بۆ خزمەتی مناڵ و پاراستنی مناڵ لە هەموو ڕوویەکەوە. یەکێک لە فەقەرەکانی باسلەوە ئەکا کە گرنگە هەموو ئەو وڵاتانەی بە تایبەتی وڵاتانی تازە پێگەیشتوو کە هەوڵ بدەن تەشریعات بکەن یاسا دابنێن لەسەر پاراستنی مناڵ بە تایبەتی لەسەر مەسائلی میدیا و سوشیال میدیا کە بەلای من بەڕاستی ئەوە جێگەی سەرنج بوو. جگە لەوە لە 2025 ئەم حملێ لە جیهانە دەستی پێکردووە ئەو وڵاتانی مەسەلەن وڵاتانی فەرەنسایە، کەنەدایە، بەریتانیایە، ئیسپانیا ئەسڵەن سەرۆکۆزیرانی ئیسپانیا باس لە میدیای ڕقەمی یان دیجیتال میدیا ئەکاکە بە وەحشی گەرایی ناوی ئەباکە کاریگەریان هەیە لەسەرەوەی کە کاریگەری خراپ لەسەر مناڵ دروستەکان وڵاتانیش هەست بە مەترسیە بەڵێ خۆی ماکرۆنێکێک بوولەوان لەو سەرۆکانەی کە بەشداری کرد لە حملەی پاراستنی مناڵ لە ناو میدیا و دیجیتال میدیا. ئێمە وەکو کاک دکتۆر سامان باسی کرد لە عێراق تەمەن تا 18 یعنی 18 پلس ئیتر بەرەوسەرەوە ئیتر ئەوە گەورەیە بۆ خوارەوە مناڵ و مێرد مناڵە. بڵێ لە هەندێک وڵات 15 و 16 و حەڤەیە. ئێمە ئەبێ یعنی ئەم مناڵانە ئەم مێرد مناڵانە بپارێزین لە ناو ئومێدیانە. یەکێکی تر لە وڵاتانە کە مەسەلەن زۆر وڵاتانی خلیجی عەرەبیش هاتوونەتە سەرخەت لە پاراستنی مناڵەکانیان، ئیندۆنێزیا و مالیزیا و ئەوانە هەموو هاتوونەتە سەرخەت. یعنی لە 2005 حملەکە دەستی پێکردووە، هەندێک وڵات لە 2005 ئیشی تیا کردووە جێبەجێیکە، هەندێک لە 26 کەوتونەتە بواری جێبەجێکردنەوە، هەندێک لە وڵاتان بەرنامەکان لە 2027 ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. کەواتە ئێمەش بەشێکین لەم جیهانە، بەشێکین لە جیهانێک کە زۆر بە مفاجئی کەوتوینەتە ناو سەتەلایت و مێدیای دیجیتالی و سوشیال میدیا و ئەو پلاتفۆرمانەی کە هەیە. من حەزم کرد ئاماژە بەوە بم ئێمە چەند شێوازێکمان هەیە کە ئیستیغلال ئەکرێ مناڵ ئەم شێوازە لە هەموو ئەو وڵاتانە شادانی پێنراوە. یەکێک لە شێوازەکان وتمان خوێندنگە و باخچەکانە. شێوازێکی تر ئەو پلاتفۆرمانەیە کە بۆ مناڵەکانی خۆمان دروستی ئەەکەین ئەیانکەین بە مناڵێکی یعنی کاریگەری هەبێ لەسەر مناڵ و لە ناو کۆمەلگا. یەکەم شت چیمان کرد و مناڵێتیمان لێ دەریهێناوە وەکو مناڵێک نایەڵین ڕەفتار کە و ژیانی خۆی بگوزارێنێ. یەکێکی تر لە بابەتەکان کە ئیشی لەسەرەکەین بەکارهێنانەوەیە لە ناو میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان و پلەتفۆرمەکانی کەیە. تۆ وەکو کورسات مەسەن بابەتێکت داناوە چەند پلەتفۆرمێکی تر ئەی بە یاری پێ ئەکا ئەمە هەم لە سەوت هەم لە گۆڕین هەم لە شکڵ. لایەنێکی تر ئەو بابەتانەیە کە ئیعلامی تەقلیدی ئەوەی کە ئێستا باسمان کرد. هەموو ئەمانە کاریگەری ئەمڕۆ ئەوەی کە سوشیال میدیا ئەیکا پێمان ئێمە هەم متەئەسرین بەوەی کە لە سوشیال میدیا بڵاو ئەبێتەوە.
هەم سوۆسیال میدیا متەئەسرە بەوەی کە لە ناو میدیا بڵاو بێتەوە بە دوو لایەن وەکو ئەوە بیان خێنە ناو دەستارێک ئەم مناڵانە داهاتویان بەڕاستی بهاڕین چونکە وەک بڕوا باسی کرد وتی ئایا ئەم مناڵە لە تەمەنی 30 ساڵیە پرسیار ئەکا لە دایک و باوکی ڕازی بووە بەمەی کە بۆی کردووە پێشەوەی بینە بەرنامەکە لەگەڵ کاک دکتۆر سامان باسی حەقی منسیمان کە حەقی لە سڕینەوە حەقی لە بیرچوونەوە ئەم حەقانە زۆر زۆر ضرورە ئێستا ئێمە تەنها مناڵ نییە ئەمە ئەبێ پرۆژەی داهاتوومان کار بکەین لەسەر ئەوەی کە جۆرێک لە وشیاری هەبێ لە ناو خەڵک بڵاوی بکەینەوە ئەو وشیارە تەنانەت بە تەمەنەکان کە لە بەردەم بانقێکە دیجیتال میدیاکان زۆرێکیان هەست ناکەن یعنی سوکای مقابلانەکەن چاپێکوتنیان لەگەڵەکەن جۆری قسەیان لەگەڵەکەن ئەو کەسە بەتەمەنە گەرمایەتی سەرمایەتی لە تاو ئازارەکانی ناخی خۆی هەندێک قسە ئەکا دوایی ڕازی نیە لەسەرەوەی بڵێ بۆ ئەم کەسوکارەکەی ڕازی ڕۆی ئیزن وەرگرتن نییە ئەوەی کاک بڕواوتی ئێمە پێویستمان بۆی ئیزن لە دایک و باوکەکان وەربگرین اینجا بۆمان هەبێ ئەم مناڵە بخەینە سەر پلاتفۆرم و شاشەکان باشە کەواتە دکتۆر سامان ئێمە وتمان بەشێکی خێزانەکانن کە ئەمە زۆر گرنگە هۆشیاری تەواو هەبێ بۆ ئەم دایک و باوکە لە بابەتی منداڵ و مێرد منداڵ کە تۆ دەیخیتە بەر کامێرە و دەیخیتە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵام بە تۆ کاتێک کە پرۆژەیەکت هەیە بتوێت ئەم پرۆژێ سەرکەوتو بێ دەبێ هەموو لایەنەکانی بەڕاستی خوێندنەوەی بۆ بکەی لە گرنگترینی ئەم بابەتەدا ئەوەی کە من ێساون کە گوێم لێ بوو گوێم لە ئێوە گرت دەزانم کە ئەم هەموو میدیایی کە ئێستا هەیە ئەم هەموو پیجی کە ئێستا هەیە ئەم هەموو مایکەی کە بەبێ ئاگاداری دەخرێتە بەردەم منداڵ و مێرد منداڵ و بەتەمەن و گەنج و ئەمانە بەڕاستی لە کۆنتترۆل دەرچووە کاتێک کە تۆ باس لە پرۆژەیەکی وا دەکەی خۆ دەبێت بابەتی میدیاش کۆنتترۆلکەی لە گرنگی ئەم پرۆژەیە چی لەو پیجانە دەکرێت چی لەو مایکانە دەکرێت کە بەبێ ئاگاداری دەخرێتە بەردەمی منداڵێک و دواتر چەندەها پیجی تر ئەم ڤیددیۆ بڵاو دەکاتەوە لە چەند پیج بیسڕیتەوە بەڕاستی ینی ئەمە جۆرێکە لەو کارەساتیکە بەسەر ئەم منداڵ خاتولانە هەر کاتێک کە تۆ دقێکی ئاوامان هەبوو جاو دەق لە یاسا بێ یان لە لای حی سلوک بێ بۆ خۆی بڵاو دەبێتەوە بەش بە حاڵی خۆی دەگاتە ژمارەیەکی زۆر لە ڕاگەیان و ڕاگەاندکاران و ئەوانەی لە بواری سوۆسیال میدیا ئیژەکەن ئەزانن ئەوە شتێکە سەرپێچیە ڕێگە پێنەدراوە بۆ خۆی دەبێت هۆی کەمکردنەوە پاشان چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ بکەرەکانی لەگەڵ سەرپێچی کارەکان ئەوە بێگومان کەسی سکاڵاکارێ یاخود داواکاری گشتەیە چۆن داوا بەرزکاتەوە ئەگەر چی بەداخەوە وەکو پێویست یاساکان لە کوردستانە جێبەجێ ناکرێت ئەی بەردەوام ئێمە و حاڵەتا بینین لە کاتی جەنگەکە جەنگی ئیسرائیل و ئەمریکا لەگە ئێرانە بینیمان پێشێلکاری زاقە بوو لە هەندێک میدیای کوردیا بەڵام نەمان بینی مامەڵەیەکیان لەگەڵا بکرێت کە مەفروزە بەڵام باجاری ئێمە لەوایحەکانمان نەبێت کە پیان بڵێ ئەو شتانە هەڵەیە من دەمەوێت یەک بەگوتر باسکەم لە عێراقا باسی لەوایحی سلوکم کردنە گۆگۆ یاسا بەڵام وەکو ئەگەرداسا باسیۆم کرد یاسای سزادان بە شوازێکی گشتی باسی بڵاوکردنەوەی کردووە لەو مادەی سێریکە لەو مادەی کە باسی بڵاوکردنەوەی تاوانەکە ئێمە تەنها ڕەتوان نەکرد بە تاوان بۆیە بە عاموتم لە یاسایە بەس لەو مادەی کە باسی تاوان و مامەڵەکردن لەگە هەواڵی دادگاکە بڕگەیەکی تایبەتمان هەیە بۆ مناڵ ئەڵێ چی بۆ ئەڵێ ئەگەر کەسێک قوربانی تاوانی لاقەکردن بوو نابێ بڵاوکرێتەوە وێنەی و ناو ئەوانەی بەڵام سەبارە بە مناڵ لە هەموو حاڵەتێ بۆ هەموو تاوانێک قوربانی بێیان تاوانبار بێ نابێ وێنەی بڵاوکرێتەوە نابێ ناوی بڵاوکرێتەوە کەواتە مناڵ حاڵەتێکی جیاوازە ئەوە لە قانونی عقوباتە ئەو مادەیەمان هەیە بەرکارە لەو بەشەی کە باسی بڵاوکردنەوەی هەواڵی دادگا و هەواڵەکانی تاوانەکە کە بە مناڵ بە جیاواز باسێتەوە بەڵام ئێمە کە باسی سوۆسیال میدیامان کرد ئەو نقطەی کە پەیوەندی بە هەواڵی دادگا و تاوانە هەیە بەڵام ئەی سەبارەت بە باڵای حاڵەتەکە تاوانێ نییە مناڵێکە قسێگەکە ئایا ئەوە بکەین بە تاوانیا خوددا خۆ قانونی عقوبات دەشێ گۆڕانکاری بەسەرابێ دەگۆڕێت ئێستا لە قانونی عقوباتە مەسلەی خطابی کەراهیە وتاری ڕق لێبوونەوە وەکو پێویستایی نییە جێبەجێ یا هیچ شتێک وایتێنە وڵاتانی ئەوروپا لە ساڵانی هەشتاکان نەوەتەکانە قانونی چکیان دەرکردەوە ئەمە قانونە دەکرێت هەمواری بکەیتەوە کە هەموارمان کردەوە تایبەت بە مۆبایل هەموار بکەیتەوە تایبەت بە شتەکانی کە لە عێراقا وەکو قانون دیسانە و قانونی عقوباتەمان هەیە قانونی تەنانە بە کارێنانی مۆبایلیشان نییە بەڵام تازە
قانونێکیان هەیە ئەیانەوێ هەمووی جەرائمی ئەلکترۆنی هەمووی بخەنەوەی قانونەوە لە پەرلەمانە عێراقیە چەند ماوەیە پێش ئێستا خوێندنەوەی یەکەمی بۆکرەوە کە قانونێکی گەورەیە. قانونەکە نزیکەی 150 مادەیە پێم وایە زیاتر لە 50 مادە کە من سەرێکی پرۆژەکەیم کردووە لەوێ چەند بەرگەیەکی تێدا هەیە بەڵام ئەمە تاوەکو دەرەچێ قانونێکمان نییە سەبارەت بە باسی سوۆسیال میدیا و میدیاکە بەعام نەک لەو حاڵەتەی تاوانبار بێ مناڵەکە بەعام ئەوەی کە هەمانە لەوایحی سلوکمان هەیە و لەگەڵ کوڕاستێکیشیان دەرکردووە یانی من بۆ خۆم بینیم کوتەیبێکیان دەرکردووە واتە دەلیلێکیان دەرکردووە چی پێڵەن ڕێنماییەکی شتێکی وایم کردووە کە بۆ لەسەر مەکتەب و لەسەر خوێندەگاکانە تەنانە مامۆستاکان دەتوانن باسی لێوە بکەن چۆن مناڵ وشاری لە لای مناڵ پیاکەی بۆ مامەڵەکردن لەگە سوۆسیال میدیا چه ئەو سوۆسیال میدیایی لە بەردەستی خۆیەتی چه ئەو کامێرەی کە دێتە بەردەمی قسەی لەگەڵا بکە ئیتر دەبێت ئەو بابەتانە بچێتە ناو پەروەردەشەوە لە ڕاستیە بێتە لە ناو خوێندەگاشە بخوێنرێت. هەر لەسەر ئەو بابەتە بۆ نمونەیمە دەچینە دەستپێکی پرۆسی خوێندنەوە لە مانگی داهاتوودا. ئەم پرۆژەی ئێوە تا چەند گرنگە لە ناو خوێندنگەکاندا ئیشی لەسەر بکرێ. وەکو قۆناغی یەکەم ئەوەی کە کاک دکتۆر باسی کردوەکو میساق شەرەفێک یعنی ئەمە لە ناو پەروەردە و لەگەڵ مێدیا و دیجیتال مێدیا و ئەوانەی کە ئەو پلاتفۆرمانیان هەیە گرنگە ئەمە بە شێوازێکی خێرا بەڕێ بکەین یعنی بۆ ئەوەی ببێتە دەستپێکێک و زەمینە سازیەک بکەین بۆ هەنگاوی داهاتوومان کە نووسینی ڕشنووسێکە بۆ پرۆژە یاسایەکە ئێمە هەدەفیشمانەوەیت بۆ پەرلەمانی عێراقیش بێ نەک هەر کوردستان ینی چونکە ئەمە بتوێنێتەوە ئەوەی لە عێراقا گوزارێ بەر ئێمەش بەشێکی هەر ئەکەوێت لایەنە باشەکانیمان بابرکەوە باشترێکە چونکە ئەمە کۆمەڵێک مەترسیە من لە لای خۆم مەترسیەکانیشم تەنانەت دیاری کردووە 4 مەترسی سەرەکیە بۆیە ئەم هەنگاوە ئێمە بەپەلانین و هیوادار وەزارەتی پەروەردە خۆی لەگەڵ خوێندنگە تایبەتەکان و باخچە تایبەتەکان خۆشی بەڕێنمایی بۆیان بنێرێ بەر لەوەی ئێمە دەست بەم حملەیەکەین و لایەنێکی تریش بەڕاستی کورسات دایمە دەست پێشخەر بووە لە هەموو بابەتەکانە ڕێکخراوی مناڵپارێز دەست پێشخەر بووە یعنی پێویستمان بەوەیە حملەیەکی زۆر باشی گونجاو لە ناو مێدیا و تۆڕە کۆمەڵایەتەکانی خۆیان یاخود پلاتفۆرمەکانی خۆیان بکەن و ئاستی هوشیاری خەڵک بەرز بکەنەوە لەوەی کە ئایا ئەم مناڵی تۆ وێنە یاخود ڤیددیۆی لە خوێندنگەیەک یاخود لە شوێنێک لە میدیایەک لە پلاتفۆرمێک بڵاو ئەبێتەوە هەنگاوەکانی ڕوبەڕووبوونەوەیان چییە چۆنی ئەتوانێت لەو شوێنانە بپرسێتەوە ئەمە 4 مەترسیمانێ حەز ئەەکەم ئەماژە بۆ 4 مەترسیە بم یەکێکیان شتێک پێ ئەوتێت تەنەموری مستەقبەلی کاک دکتۆر لە کوردیا دایمە کێشەی ئەو تەنەمورم هەیە کەڵەگای یاخود گێچەڵ یاخود خۆ بە زرزانین بەسەر بەرامبەرە ئەمە یەکێکە لە مەترسیەکان کە لە داهاتوو ئەم کەسە تووشی تەنەموری مستەقبەلی ئەبێ لایەنێکی تری بەکارهێنانەوەی خراپی ئەو حاڵەتانە لایەنێکی تر ئیستقلالکردنی بواری تیجاریە یعنی بۆ بواری تیجاری تۆ ئیستقلالی ئەم مناڵە ئەەکەی لایەنێکی تریش یان مەترسێکی تریش تایبەتمەندی داهاتووی کەسەکەی ئەمە خصوصیەتە تایبەتمەندی ئەم کەسە خۆیەتی ئێمە ئەم 4 جۆرە لە مەترسیەمان هەیە و پێویستمان بەوەیە وەرکشۆپێک باش بکەین لە پەروەردە بێتە سەرخات کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ پسپۆڕان وەرکشۆپ بکەین بۆ ئەو کەسانی مایکیان بەدەستە بۆ ئەو کەسانی پلاتفۆرمیان هەیە بۆ ئەو کەسانی کەناڵی مێدیایی بەڕێوە بن و پەیامنێریان هەیە فێریان بکەین ڕایان بهێنین کە ئەمە مەترسیە لە هەر بۆنەیەکە تۆ نەچی مایک بخیتە بەردەمی مناڵێک گۆرانیەک بڵێ قسەیەک بکە شتێک باز بکە یاخود حادیسەیەک ڕوویا و بۆ مەلەرزەیەک بۆ کاکە لافاوێک بۆ تۆ ئەم مناڵە ئەهێنی مایکێکی خەیتە بەردەم گریان و کۆمەڵێک شت ئەهێنی خەیتە سەر شاشەکە لە بری ئەوەی تۆ ئوسلوبی تر هەیە بۆ هاوکاریکردن مەیە ئەمە بکە بە باوەزارکردن بۆ مێدیا و پلاتفۆرمەکانی خۆت کە ئەوەی کە پێی ئەڵێن تەنەموری مستەقبەلی ئەمەی لەسەر هەیە پێویستمان بە وەرکشۆپێکی زۆر گەورە و وردە لەسەر ئاستی کوردستان جارێ ئەمە جێبەجێ بکەین بۆی هەنگاوی داهاتوومان عێراق بێ مناڵپارێز لەسەرم بابەتە چۆن هاوکارە بڵێ ئێمە لە تازەترین وەرکشۆپەکە ئەنجامماندا لە شاری کەرکووک بۆ میدیاکاران لە ڕێگەی بڵێن ڕێکخراوی منداڵپارێز و هەروەها دام و دەستگا ناوخۆیەکانی خۆجیەکانی شاری کەرکووک سەبارەت بەوە بوو کە کۆمەڵێک میدیا وێنەی منداڵ کە هیچ جلوبەرگێکی لە بەرانە منداڵی زۆر ساوە و بچووک کە ڕەنگە میدیاکە ئەو میدیاکاریانە و بەشێک لە میدیاکان پێیان وابێ پێویستی بە جلوبەرگ نییە بەڵام وێنەکەی بڵاو ئەکەنەوە ئەمە بۆی ئەوەی کە وەرکشۆپێک لەوێ ئەنجام بدرێەوە کۆمەڵێک ڕێنمایی بڵاو کرایەوە کە یەکێک لە هەرە جەوهریترین مافەکانی منداڵ ئەویش بەرژەوەندی باڵای منداڵە
ئەم باسی دکتۆرە چرۆ باسیەوەکە کە منداڵ بەکارێنرێ بۆ مارکێتین یان بۆ بازارکردن کە ئەمە لێرەدا بەرژەوەندی باڵای منداڵ بە تەواوی پێشێل کراوە لەوێ بەرژەوەندی باڵای ئەو بزنسە گرنگی پێدراوە ئەو بیر لەوە ناکرێتەوە لە داهاتوە ئەم منداڵە ئەم ڕکلامە چۆن لە داهاتوو لە ژیانی داهاتووی کاریگەری هەیە لەسەری نەک لە داهاتوی لەوانەیە لەم ساتەی کە ڤیددیۆکە ژەکا و دوایش بڵاوە بێتەوە بینیمان لە ڤیددیۆکانە منداڵ لە ڤیددیۆیەک دەرکەوتووە دوای چەندی ساڵ ئێستا گەورە بۆ ڕستمیشی گیراوە لە کۆڵانێکا لە شوێنەکەمە فلان کەسەکە بە مناڵی ئاوای کردوانی ئەم ڤیددیۆیانە چەندێک گرنگە یاساکان زۆرەوە نە گرنگە کە ئێمە وشیاری پەروەردەیی و وشیاری کۆمەلگامان هەبێت چونکە ئێستا بەڕاستی میدیا وای لێ هاتوو هەر تەنها دامەزراوەیەک میدیا نییە خەریکە بێتە دیاردەیەک کە بەشێک لە دایک و باوکەکان یا بەشێک لە دایکانی لە باوکان بڵم منە ڤلۆگەرن یان ڤیددیۆ ژیانی ڕۆژانەی خۆیان واکەن منداڵەکانیان هێنەکەن بە کەرەستەی ناو ڤیددیۆکانیان بەبێ جا نازانم ئایامە لە بێ ئاگایی ئەیکەن یاخۆیان ئاگادارن کە باسی ئەوەی کرد مافی سڕینەوە لە بیرچوونەوە خۆ تەزانی کە وێنە و ڤیددیۆیەک چووە ئەوە باسمان کرد دیجیتال فوتپرینتەیەکە تەواو ئەم وێنەیە هەمیشە ئەبێت لە بڵین لە جیهانی دیجیتالیە کاتە ئەمە مافی سڕینەوەی نامێنێ ئەگەر تۆ پێ دوای بە ئەم وێنێت سڕیەوە لەو شوێنە لەبەرەوە ئەم منداڵە ئەم ڤیددیۆیەک بۆ هەموو ژیانی ئەمێنێتەوە زۆر گرنگە کە ئێمە گرنگی بدەین بە هەموو لایەنەکان لەگەڵ یاساکانە ڕۆشنبیری هەروە پەروەردە ئێمە بەڕاستی منهەجەکانی خوێندنی پەروەردەمان فریان نەکەوت کە گرنگی بدا بە سۆشیال میدیا و چۆنەتی سۆشیال میدیا و بەکارهێنانی تەکنۆلۆژیا و بابەتانە ئایشی هاتە سەر یعنی ئەبێ بە شێوازێکی زۆر خێرا ئێمە داکۆکیەکەین لەوەی کە ئەم یاسایانە دەربچێ و داکۆکیەکەین لە وەزارەتە پەیوەندیدارەکان وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی پەروەردە و تەنانەت خوێندنی باڵا کە گرنگی بدەن بەم بوارە بۆ ئەوەی لە ئایندەیەکی نزیکە ئەنجامی ئەمانە ببینەوە منداڵانی کوردستان و تەنانەت عێراق و جیهانیش پارێزراو بن لەم بابەتانە. دەستخۆش دکتۆر باسی ئای کرد وابزانم ئای هەر بە یاسا ڕێک نەخراوە لەلای ئێمە یعنی ئەوەنە پێشکەوتنەکان خێران یاسا فریان ناکەوێت یعنی هەندێک وڵات هەیە چاوەڕێیەکە بزانێ چۆنە بێ ئەیش بۆ خۆی کۆمەڵی کێشەی دیکە ئێستا لە زۆر لایەنە لێ کۆڵدرێتەوە تێ توێژنەوەکانی یاسا ماسەرنامە و دکتۆرا و بەحسەکانی یاسا زۆر جەڕەب دەکرێتەوە بە ئای بەرپرسیارەتی پزیشک کاتێک کە ئای بەکارێنێ بەرپرسیار ئێستا ڕۆژنامە نووسی ڕۆبۆتی دروست بووە ئایا تا چەند بەرپرسیارەتی ئەکەوێتە سەرشان ئێستا ڕۆبۆتی سەحەفیمان هەیە بۆ نیە پێڵی بابەتێکم لەسەر بابەتە لەسەر ئەو شتە بۆ بنووسانی زۆر خێرایە ئێمە جارە سوۆشیال میدیا وەکو پێویست و تا نەمانتوانی یاسایەکی بۆ دەرکەین چەند جارێک هەوڵەدرا شکستیانە لەبەرەوەی هەوڵەکان تۆزی خێرایی پێوە دیار وەکو پێویست نەبووە و پرۆژە یاسایی کە تەنانە یەکێکیان گەشتەوەی کە بڵایش بۆ وەکو تعلیمان لە وەزارەتی ڕۆشنبیری بەڵام دوایی پاشەکشیان کرد و هەڵێمەشانەوە واتە زۆر خێرا پێشەکەی من دەمێ باس لەو بنەمایانە بکەمە دێ بنەما هەیە بنەمای ئەسیلە ئێمە وەکو کەسێک یاسایی لایەنە دەرونیە ئیجتیماعیەکە لێگەڕێن بۆ پسپۆڕانی خۆیان بەڵام ئەوان کە کۆک بوون تا حدێک لەسەر هەندێک خطوڕەت ئیتر ئێمە یاساناسان ئەبێ بێ سیاغی بکات بۆ نمونە باسی لە بیرچوونەوە کرا یاسای فەڕەنسی یاسای بەنای یاسای ئازادی ڕۆژنامەنووسی فەڕەنسیە لە 1970 دەرچووە لە مادە 35 چیاڵێ ئەڵێ ئەگەر کەسێک تاوانێکی کرد دوای 10 ساڵ میدیا نابێ باسی بکاتەوە مادەم ئەو کەسە خۆی نەپاڵاوتەوە بۆ پەرلەمان مادەم بۆ پۆستێکی باڵا خۆی نەپاڵاوتەوە بۆ باسیەکەیتەوەجا اینجا بابێن ئەوە لەسەر سوۆشیال میدیا تەطبیقین کاتێک سوۆشیال میدیایەک جاری وای بابەتێکی کۆن دێ گەرمی کاتەوە ئایا بیرتە ئەو مناڵە کات خۆی چیوت ئایا بیرتە ئەو کەسە وایوت ئێکاکە مناسبەیە نییە ئەمە لە قانونێکی وڵاتێکی وەکو فەڕەنسا ئەڵێ ئەگە تاوانی کرد واتە تەشیر نییە کە باسیکە ڕوویاوە یان شتێکی کردو ڕوویاوە بۆ نییە دوای 10 ساڵ بۆ چکە لەمە ئەو 10 ساڵەیە کە هیچ هەڵەیەکی نەکردێ بۆ باسی تاوانەکە یەکەیتەوە دیارە تەواو ئینسانە معڕەزە بۆ هەڵە و تەرکردنی ئەو هەڵەیە و بۆ تەوە کەسێکی باش ئەوەی کە تۆ مناڵەکە بیتە ئەحداث دیسان تەبەنیەکەیتەوە و ئەتەوێت تێکەڵ بە کۆمەڵگەی بکەیتەوە بۆ ئەوەی لە مەترسیەکانی ژیانی داهاتوو بتوانێت چۆنی ڕوبەڕووی کۆمەڵگە ئەبێتەوە جارێک شتێکمانەیە هەڵە تێگەشتێکی هەڵەیە پێمان وابێ ژمارەی مافەکانی مرۆڤ دیاری کراوە ژمارەی قانونەکان ئیتر ئەوەی هەمانە کافیە نەخێر ئەوەی کە ئێستا کە باسمان کرد پێوترێ مافێکی تازەی دروستکەوە پێوترێ مافی مرۆڤ لەوەی کە ڕابردووی لەبیر کراو بێت مافی مرۆڤ لە تایبەتمەندێتی حەق فی الخصوصیە تا 100 ساڵ پێش ئێستا وجودی نەبوو
لە 1990 یەکەم جار دوو لێکۆڵەری ئەمریکی بەحسێکیان کردو ئەم ناوەیان دروست کردی ئەوەی پێوترێ پرایڤسی ڕایت یان لایف پێشووتر نەبوو تطبیقاتیە بوو بە جۆری شێوازی جۆرە جۆرەگە چویتە ماڵێک لە دەرگاکە بە و کۆمەڵشتیکە واتە دەکرێت ئەوانە لەگەڵ تەتەوراتەکان قانونیش وەکو کاڵایەک وەکو بەرگێک وایە ئەبێ بە قەتواڵای کۆمەلگاکەی خۆی بێ بۆیە ئایش یەکێکە لەوانە سەردەمێک بۆ نمونە کاتێک کە دزینی تیارە پێ بوو خەت تائیرات نیان نزانین چۆن مامەڵی لەگەڵا بکەن ئەمە جەریمەیەکی دەولیان لێک وڵاتە کراوە دوایی معاهداتی بۆ بەسترا دوایی چەندی وڵات کۆبوونەوە بە جرمەیەکی نێودەوڵەتی حسابی بۆ کراوە مامەڵیان لەگەڵا کرد بەڵام ماوەیەک حەپەسێ پیاوی قانون حەپەسێ بزانێت چیەکە بۆیە تەنانەت لە کاریکاتێریشە هەمیشە دزەکە یان تاوانبارەکە لە پێشەوەیە پیاوی پۆلیس بە دارێکەوە بە کوتەکێکەوە لە دوای کەوتەوە لە دوای ئەوە ئەو ئیبداعەکە بەڵام تۆش دێ دواتر بیری لێکاتەوە ئیبداعەکە بۆ کەشفکردنی و بۆ دەقی یاسای بۆ دابڕێژی یەکێ لەو مەجالاتانەژەوە بوو کە بەڕێزی باسە کرد ئایا کە دڵنیام لەوەی کە بەشێکی ئای زۆر بە کەمی وڵاتان قانونێکی تایبەتیان بۆ ڕێخست بێ چونکە جارێ لە ماوەیەکی کەمە دەرکەوتووە و حسابی ئەوەی بۆ دەکەن بەڵام لە مەسلەی ئایش مادەم پرسیارەکە کرد چوار ئاسمان هەیە کێ بەرپرسەتیایە ئایا ئەو کەسەی ئایەکە بەکارێناوە یا ئایەکە یان ئەو کەسەی کە ئایەکەی بەرهەمێناوە مبەرمەج یا ئەو کۆمپانیایی کە کەسەکە بۆی ئیشەکە مبەرمەجەکە ئەوەی کە لە بەواقع ئیش پێکرد چەند قرارێکی محکمەی تەمیزیشمانەیە لە عێراق ئەو کەسەی کە ڕاستەخۆی ئایەکە بەکارێنەوە بەرپرسە بەڵام لە وڵاتانی کە دەیانەوێ کۆمپانیاکانیش بەتایبەتی کە هەڵەیەکەکە بۆ نمونە خستەخانەیە کۆمپانیاکە بە غەرامەیەکی زۆر خستەخانەیە زیرەکێکی دەستکردی بەرنامجێکی لە وڵاتێکی پێشکەوت و کڕیوە کە تۆ بەکاری لێنا و زیانی لێکەوتەوە بیانوەکە نابێ ئەوە بێ وڵات کۆمپانیاکە خەتای ئەو بووە تۆ بێت تەعویزەکە بی بۆ کەسی زیانی لێکەوتووە بەڵام خۆشت عقدت هەیە بۆ کڕینی ئەتوانی بگەڕێتەوە سەری بۆ مەسلەی تەعویزوانە ئەها چۆنە واتە ئەو چوار قۆناغا بیریان لەو کردوێتەوە هەتا بیریان لەو کردوێتەوە کە چۆن ئەو کۆمپانیانەی کە ئای دروست دەکەن ئینشورانسیانە بێ واتە زمانیانە بێ پارەیان خەوان بێ کاتێ و ئایا زیان ئەگەێنێ بەڵام لە عێراق ئەوەی کە تاو کێستاکە هەیە و کەسی ڕاستەخۆی ئایەکە بەکارێنێ ئەو کەسە بەرپرسەوە بێنە ئەمە ڕۆبۆتۆ ئەوانە ڕۆبە شخصێکی قانونی نییە بۆیە خۆت بەرپرسیارە بێت گرنگەکە ئەوەیە کە تۆ چۆن منداڵ و مێرد منداڵ لە مەترسیانە پارێزی کەیتر بەڕاستی هەر ڕۆژە شتێک دروست ئەبێ لەگەڵ تەکنۆلۆژیا و پێشکەوتنی تەکنۆلۆژیا و گۆڕانکاریەکانی سەردەم و ئەمانە ئەم منداڵ و مێرد منداڵانە پارێزراو بن باس برادران هەندێک شتیان پێوتمتیان لاە خان لە تورخان بپرسە هەندێک یاری هەیە یاری ئەلکترۆنی با بڵێ کە ئەم یاریانە بەڕاستی مەترسیدار لە هەندێک وڵاتدا ئەم جۆرە یاریانە بۆ منداڵ و مێرد منداڵ قەدەغە کراوە ئەم یاریانەش ئەلکترۆنین یانی تۆگەر بێتە سەر ئەوەی کە پاراستنی منداڵ و مێرد مناڵ لە بابەتە ئەلکترۆنیەکان دەچێتە ئەم بابی ئەم یاریانەشەوە ئیسیغلالکردن بم بابەتەیەوە ئەمە بەشێکی سەرەکیە لەو بابەتانە چونکە ئەمیش بەدەر نییە لەوەی کە ئێمە ئەمانوێ بە هەموو شێوازەکان لە هەموو ڕۆکانەوە مناڵ بپارێزین ئەبێ ئەو وشیاری کە باسی ئەەکەین وشیارەکە کە مثلەن لەسەر پاکەتێک نووسراوە 8+، 16+، یعنی ئەبێ ئەم وشیاریە پێش دایک و باوکەکە مناڵەکە بیزانێت لە پەروەردەوە یعنی مناڵەکە وا لێ بکەین مەسەن لە ئەوروپایە دایکێک ئەگەر بتڵێکی ئاو فڕێ ئەیە ئەبێ بخاتە بتڵەکە شوشە بێ بخاتە شوێنی فڕیانی شوشەکە ئەگەر سەرەکەی پلاستیک بێ ئەگەر سەرەکەی پلاستیک بێ ئەبێ سەرە پلاستیکەکەی لێ کردبێتەوە خستبێتی پلاستیکەکەەوە گێڕایەنەوە بۆ متیان مناڵێک دایکی بینیوە شوشەکە بە سەرە پلاستیکەکەەوە خستوێتە شوێنی شوشەکە شکاتی لە دایکی کردووە توێتی جیای نەکردوەوە پلاستیک و شوشەکە یعنی ئێمە ئەبێ مناڵ ڕابێنین کە بزانێت کامانە ڕاستیە مناڵ ڕابێنین لەسەر ئەوەی کە فێری ئەوە بێ کە نووسرا 16+، 7+، 15+، ئەجا بۆی هەیە ئەوە بکرێ خۆی داوای ئەوە نەکە ئەنج ئەم وشیاریە داخڵکەین بۆ ناوکێ بۆ ناو خێزانەکان چونکە ئێمە بەشێکی سەرەکی ئەوەی کە خێزان و کۆمەڵگەیە خێزان و کۆمەڵگە بەکێ متەئەسیرە خێزان و کۆمەڵگە بە میدیا و سوشیال میدیا بەداخەوە ئێڵێم زۆر جار ئێمە گەشتوینەتە ئەو قەناعەتەی کە میدیا و سوشیال میدیا قیادی سیاسی هەندێک جار لە پرسی سیاسیە بەڕێوە ئەبا ئەی ئێمە بۆ وا نەکەین پێچەوانەی بکەینەوە ئەو میدیا و سوشیالی میدیای هەمانە خزمەت بە کۆمەڵگە و بە خێزان بکە بۆ ئەوەی مناڵەکان داهاتوویەکی باشیان هەبێ ئێمە لێرە باسی غەرامەت کرد غەرامەکردن زۆر مهمە لە فۆکسەکانیشە باسمان کرد حتا غەرامە زۆر بێ خەڵک 100 جار بە بابەتەکەی خۆیان ئەچێتەوە ئەنجا
بڵاوی ئەکاتەوە. بۆیە یەکێک لە اقتراحەکان ئەو بوو کە غەرامەی زۆر لەگەڵ لێسەندنەوەی مۆڵەت ئەگەر مؤسسەکە مؤسسەیەکی مۆڵەت پێدراو بوو. ئەوەی کە ئەگاتەوە بابەتی پلتفۆرم و سوۆشیال میدیاکانی ئەوەی کە پێڵێن بێدایک و باوک و کەس نازانێ ئەمانەش حکوومەت بێگومان بلەوەی کەس نییە نەزانێ ئەمانە هینی کێیە ئەتوانرێ بدۆزرێنەوە ئەتوانرێ بە یاسا ئەمانە ڕێک بخەین ئەوەی کە بوتمان ترێنینیش بکەین کە فەرمیەکانمان ڕێک خست هیچ نامێنێتەوە بۆ فەیکەکان کە بڵاوی بکاتەوە مەگەر خۆیشت دروست بکاتەوە جارێکی تر. بۆیە محاسبەکردن زۆر گرنگە. سێ خاڵێکی سەرەکیمان هەیە ئێمە لە محاسبەکردن. ئەوەی کە کاک دکتۆر وتی ناشری یەکەم بڵاوکەرەوەی یەکەم کێیە ئەبێ محاسبە بکرێ کێ لە دوای ئەو دیسان بڵاوی ئەکاتەوە و شێری ئەکاتەوە ئەمە ئەبێ محاسبە بکرێ. محاسبەی ئەو مەنەسە مێدیایی و سوۆشیال میدیای و دیجیتال میدیایە کە سین ئێستا بۆ خۆی لە 2026 قانونێکی تەشریع کردووە ئەڵێ ئەو بابەتانەی کە ناگونجێن و لەسەر مناڵ و لەسەر مێر مناڵە ئەبێ بسڕێتەوە ئەبێ لا ببرێ لەو منەسەیە ئەگینا غەرامەی بەقوتی هەیە. لە فۆکەسەکانە باسمان کرد مەسەنا زۆر وڵات غەرامەی زۆر گەورەی داناوە. ئوسترالیا یەکەمین وڵاتە کە لە 2025 ئەمەی جێبەجێ کردووە بە دۆلاری خۆیان لە 49 ملیۆن هەتا 99 ملیۆن دۆلاری ئوسترالی کردی بە غەرامە بۆ ئەو پلتفۆرمانە و ئەو مێدیانەی کە خراپ بابەتی مناڵ تاستا لە عێراق و هەرێمی کوردستان هیچ میدیا و پلتفۆرمێکمان هەیە لەسەر ئەو بابەتە سزای دارایی قورس نەخێ لە بەرەو تۆ یاسات نیە. من پێرە لەگەڵ پەرلەمانتارێکە خۆمان لە ینی عێراق قسەم کرد وتم ئەمەوێت دڵنیاییم بی تێ بزانم هیچ یاسایەک هەیە بۆ پاراستنی مناڵ لە تەشریعاتی عێراقیە دڵنیایی یامێ وتی هیچ تەشریعاتێکمان نییە. ئێمە تەنانەت لە خولی پێشووە ویستمان یاسای خێزان حتا وتی جارێک خوێندنەوەمان بۆ کرد دوایی نیان هێشت چونکە کێشەی سەرەکی هەیە. ئێمە کۆمەڵێک تەحەدیات و ئەڵنگاریشیەتە بەردەمان لەم کارەیە. پێویستمان بە چییە ئەو کاتە پێویستمان بە لۆبیەکی گەورەیە لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی بتوانین چونکە ئەو مناڵانە داهاتووی ئەم وڵاتن ناکرێ داهاتووی ئەم وڵاتە لە ناو فەوزایە بێ فەوزای سیاسی فەوزای مێدیایی فەوزای سوۆشیال میدیا فەوزای کۆمەلگا فەوزای بازار فەوزای ئابووری و اقتصاد یعنی تۆرە ئەم هەموو فەوزای لە ناو ئەم کۆمەلگەیە ئەبێت چ تاکێکی دروست ئێمە دروست بکەین. بۆیە هەمومان بەرپرسیارین لەوەی کە ئەمە لە ئەستۆ بگرین وە زەمینە سازیک و هەڵمەتێکی مێدیایی باش. من چەلەنجی کورسات ئەەکەم کە بێتە ئەم بوارەوە هەڵمەتێکی زۆر باش لەم بواری پاراستنی مناڵ بە کورسات و دەستگای میدیایی کورسات بکرێ هەمیشە کارمان لەسەر ئەوە کردووەکە منداڵان و مرد منداڵان بپارێزین لەو مەترسیانەی کە ڕوبەڕوویان دەبێتەوە جایتە لە بابەتی میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان و هەر بابەتێکی تردا بێ. مناڵپارێزی کوردستان چالەنجی مناڵپارێزی کوردستان ناکەی ئەکیدەوە لەسەر و هەمویانەوە چونکە بیرمان نەچێت مناڵپارێز خاتوهێر و برای مەحمەد کە داینا ئامانجی هەبوو لە ناو مناڵپارێزەوە هات دوای ئەوە میدیای مناڵانی جوانی دانا یعنی ئەو شتانەی کە پەروەردەیی بوون تەنانەت لە ناو کەناڵی خاک لە ناو کورسات دۆبلاج ئەکران کە پەروەردەیی بوون بۆ مناڵ و بۆ مێرد مناڵ گۆڤاری مناڵان ئەمانە چیرۆکی مناڵان ئەمانە هەمووی دەستکەوتێکی زۆر جوان بوون. من لە یەکێک لە بەرنامەکانی کەش هەر لە ڕۆژێکی نەبوو لە کورسات باسم کرد وتم هیوادارین ببینە بەشێکی بچووک لەو هاوکاریەی کە مناڵپارێز ئەساسەکەی هێرۆخان دایناوە بۆی بتوانین شەبکەیەکی زۆر جوان لە پاراستنی مناڵ لەسەر ئاسیا عێراق و کوردستان بڵێ ئێمە وەکو منداڵپارێز بە شانازیەوە کە پێشتریش باسم کرد توان بڵێم لە یەکەمین کەسەکان بووین کە هێرۆخان ئەو بەرپرسیارەتی بۆ منداڵپارێز دروست کرد. ئێمە لەوەتی دروست بووین لەو چاڵنجین و ئێستاش ئێمە زۆر گەشتبین و دڵخۆشین کە بەڕێزان وەک دکتۆرە چرۆ و ئەو دامەزراوانە کە کارەکەن بۆی کە منداڵ بپارێزن لە تۆڕە میدیایەکانیان لە ڕێگەی ئەو دەرکەوتنانیان لە ڕێگەی وێنە بێ ڤیدۆ بێت تەنانەت دەنگی بێت. ئێمە دەمێکە لەم چاڵنجین و بەردەوامی ژەبین. ئێمە تەنانەت ڕاستە وەکو بەڕێزان باسییان کرد ڕەنگە یاسا هەبێت یان یاساکان پێویستیان بە هەموارکردنەوە بێ. ئێمە نەوەستاوین بۆی کە تا هەتا یاساکان هەبێت ئێمە بەردەوام بووین لەگەڵ دەستگا ڕاگەیاندنەکانە
وەرکشۆپمان هەبوو بۆیان تەنانەت لە ساڵی 2023 وەرکشۆپێکی گەورەمان ئەنجامدا کە بۆ بەشێکی زۆر لە ڕاگەیاندنەکان و میدیاکان و هەروەها داواکاری گشتی و واروها بڵین لە دام و دەستگا وەڵام دەرەوەکان بۆ وەزارەتی ناوخۆ و ئەوانە بەشدار بوون کە کۆمەڵێک ڕێنمایی و داواکاری ئاراستەی پەرلەمان و حکوومەت کرا کە بتوانرێ یاسایە گیان ڕێنمایی بلایانی کەمەوە ڕێنمایی دەربکرێت کە ئەم بابەتانە ببێتە جێگەی سەرنج و هەروەها منداڵانی کوردستان بپارێزن وەکو دکتۆرە چرۆ باسی کرێ منداڵ پارێز هەل لە سەرای دروستبوونیەوە بۆ گۆڤارێکی هەبوو بە ناوی پەپولە و ئێستاش بەردەوام هەیە کە ئەم گۆڤارە توانم بڵێم بەشێکی زۆر لەو کەسانی کە لە منداڵیا خوێندویانەتەوە ئێستا ئەگەر گۆڤارەکە ببینەوە لە شوێنەکان یادەوەریکی خۆشی منداڵیان بیر دەکەوێتەوە یان ئەو بەرنامە پەروەردەیانە کە باسییان کرد لە میدیا کە بۆ نەهێرۆخان پەرەی پێدا ئێستاش کە خەڵگەی بینێتەوە ینی دەستخۆشی لەو بەرهەماناکە کە لە ڕابردووە کراوە. بەڵام ئەم بەرهەمانی ئێستا دایمە ینی چۆن بڵێ بەداخەوە جێگەی ڕخنەی بەشێکی زۆر لە پسپۆڕان بەشێکی زۆر لە خێزانەکانان ئێمە منداڵپارێز بە ئەزمونێکی 35 ساڵەوە یعنی ڕووەکەینە هەموو لایەنە پەیوەندیدارەکان ڕووەکەینە کۆمەلگا و دایکان و باوکان کە گرنگی بدەن بەم بوارە و ڕۆشنبیری زیاد بکەن لەم بوارە و منداڵەکانی خۆیان و دەر و دراوسێ و هەموو بپارێزن. زۆر باشە دکتۆر چەند جیهەتێکەیە کە بەڕاستی منەمەوەکو کۆتا پرسیار بەس باسکرێ بە نمونە وەزارەتی ڕۆشنبیری ینی پشکی شێر بەر وەزارەتی ڕۆشنبیریەکەوێ لەم بابەتەیە داواکاری گشتی ینی کاتێک کە تۆ بابەتێکی وەها دێت ئێمە دەزانین هەندێک بابەتێ لە ڕووی یاساییەوە گەر سکاڵاژ نەبێ داواکاری گشتی دەتوانێت سکاڵا بجوڵێنێ لەم بابەتانەدا بۆ نمونە وەزارەتی ناوخۆ جارجارە بینین لە بڕیارێک دەرەکرێڵن لە وەزارەتی ناوخۆ بڕیارێکی وەها دەرکراوە لەسەر ئەم بابەتانە ئەم جیهەتانە تا چەند گرنگە بێنە ناو ئەم پرۆژەیەوە. بێگومان جەنابەت یاساناسیت بۆیە بە دەقیقی باسی و جیهەتانت کرد وەزارەتی ڕۆشنبیری لە غیابی ئەوەی کە ئەنجومەنێکی باڵای ڕۆژنامە نووسی نییە لە کوردستانە لە غیابی ئەوەی کە با بڵێنەوەی لە عێراقا هەیە دەستەی ڕاگەیان و پەیوەندیەکان لە کوردستانە نییە وەزارەتی ئەعلامیش نییە بێگومان وەزارەتی ڕۆشنبیری دەتوانێت بۆ ئەرکاڵ هەستێ بەر ڕێبەرایەتێکی گشتی هەیە بۆ ڕاگەیاندن و بڵاوکردنەوە ئەتوانێت لە ڕێگەی ڕێنمایی کە ڕێنمایی ژەرجۆرێکە لە قانون ئەتوانێت ئەو تعلیماتە دەرکات و چۆن ڕێنمایی هەیە بۆ کاری تەلەڤیزیۆن و بەناوی ڕێخستنی فرێکوێنسی بە هەمان شێوە دەتوانێت ئەمە دەرکات و ڕێنمایی جۆرە جۆر دەرکات بۆ ئەو مەبەستە وەزارەتی ڕۆشنبیری تاوان من بۆ خۆم پێم خۆشە لایەنێکی دەروی حکوومەت ئەم کارە بکە بەڵام لە غیابی ئەوەی کە لایەنەمان نییە چکە دەسەڵاتی چوارەم نابێت لەژێر دەسەڵاتی لەژێر ڕەحمەی دەسەڵاتی دووەما بێ دەکرێت ئەو کارە بدەین بە وەزارەتی ڕۆشنبیری تا ئەو کاتە ئەوەی یەک دوو داواکاری گشتی بێگومان کاتێک کە پەیوەندیدارە بە مناڵەوە کاتە پەیوەندیدارە بە بەرژۆندی گشتەوە بەتایبەتی ئەگەر بێت و با بڵێن گاتە ئاستێک سوکایەتێکە یان هەندێک لە بابەتەکان ئەتوانن ئەو کارشکە ڕاستە کاتێک کە زیان بەخشە بێت ئەکرێ باوکی ئەکرێ کەسێکی کە نوێنەری ئەو مناڵەیە سکاڵاکە بەرزکە بەڵام لە هەندێک جۆر تاوانە دەکرێت داواکاری گشتیش بێتە خەت بۆ ئەو بابەتە کاتێک کە مناڵ بەکارێنرێت یا هەندێک بابەتی تایە کە بە شێوازێکی گشتی علاقەی بە مناڵەوە هەیە مناڵێکی دیاریکراونا بە شێوازێکی گشتی داواکاری گشتی دەتوانێت چۆن کەلوپەلێک کە ئەکسپایر ببێ داواکاری گشتی دەتوانێت سکاڵا بەرکاتەوە چکە حمایی بەکارێنەرە بە هەمان شێوە ئەو کاڵایەنش بە هەمان شێوە بیری ئەومان نەچێت لە هیچ کاتێکە ئێمە قسە لەسەرەوە ناکەین کە ئەمە بەرتەسەکردنەوەی ئازادی ڕاگەیاندن بێ بە پێچوانە ئەوە کەمکردنەوەی غەلوقەشەکەیەتی کەمون کوڕێکەیەتی چۆن ئاڵتونێکی ساغ هەندێک جار شتی لەسەر ئەنیشێ ئەو شتانەیە کە لە ئەبێ پلەی پاکەینەوە ڕاگەیاندن و سوشال میدیای کوردی پێویستیمان بەوەی ببێتە ڕاگەیانێکی دروست دەستخۆش زۆر بە کورتیە گەر شتێکتان ما بێت پلانەکانی دواترتان لەسەر ئەم پرۆژەیە چیە خات دەستخۆش ئێمە پلانی داهاتوومان وەرکشۆپێکە بە ئامادەبوونی کۆی پسپۆڕان لە بواری پەروەردە لە بواری کۆمەڵایەتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ ئەوەی بە پرۆژەیەکی تەواو ئێمە خۆ ئەمانتوانی مەسەرەن ئەمە بیکەینە پرۆژه یاسایەک و بە کەسی ژنەڵین و هەر ئاوا تەقدیمەکەین نە ئێمە نەک من نەک دکتۆر سامان نەک کاک بڕوا هەر هەموو تاکێک لە ناو ئەم کۆمەڵگەیە کە هەست بە بەرپرسیارەتی بکە ئەبێ بەشدارمان بێ لە ڕێنوێنی کردن لە بەتایبەتی کار و کاروباری کۆمەڵایەتیشمان بێچوو بەڵێ ئەوان لەگەڵمانە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و بەرنامەمان هەیە دانیشتنێکیش بکەین بەیەکەوە بۆ ئەوەی هەموو ئەو بابەتانە طبعاً ڕێکخراوی ڤیژن بەڕاستی کاریگەرێکی گەورەی هەبوو لە
دەرخستنی ئەم بابەتە و ئێمە بۆ ڕێکخراو هەڵ ئەبژێرین چونکە بەڕاستی ڕێکخراو دەستی کراوەیە وەکو حکوومەت نییە ڕۆتینیاتی لەبەردەست بێ و دەستمان خستۆتە سەر کۆی برینەکان حاڵەتەکان کە هەیە و کێ بەرپرسیارە مەسەرەن ئێمە ئەڵین بەرپرسیارە خێزان و کۆمەلگا هەمووی بەرپرسیارە یعلامی تەقلیدێک بەرپرسیارە مەنەفاتی ڕقەمی بەرپرسیارە بۆیە پێویستمان بۆیە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەموو وەزارەتی ناوخۆش مەسئولیەتی گەورەی لەسەرە چونکە داواکاری گشتی مەسئولیەتی گەورەتری لەسەرە یعنی بەهر هەمومان بتوانین کۆنتترۆلی ئەم بابەتانە بکەین بۆ ئەوی وشیارێکی وا لە ناو کۆمەڵگە ببێ لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە تەنانەت جورئەتی ئەوەیان نەبێ لەسەر بەتەمەنێک لەسەر پیرەژنێک لەسەر پیرەمێردێک بتوانن ڤیو ئاکتیڤیتی دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانەکان بە هیوای ئەوەی کە ئەم پرۆژەیە ئەوەندە گەورە بکرێت کە ئیتر بەڕاستی سوودێکی هەبێ بۆ هەم ڕاگەیاندن کەەوەی ڕاگەیاندێکی دروست هەبێت لە هەرێمی کوردستان هەم لەوەی کە منداڵان و مێرد منداڵان لە مەترسیەکانی میدیا و سوشیال میدیا بپارێزین بە هیوای ئەوەی کە پەرلەمان کارا بکرێتەوە ئەم پرۆژە یاسا بچێتە پەرلەمان و دەنگی پێویست بێنێ و ببێتە یاسایە کە لە هەرێمی کوردستان بەجددی کاری لەسەر بکرێت بۆ ئەوەی ئیتر دووربین لە مەترسیەکانی منداڵان و مێرد منداڵان لە میدیا و سوشیال میدیا و ئێمە وەکو خێزان وەک دایک و باوکان پێویستە لەسەرمان هەست بۆ بەرپرسیارەتیە بکەین بۆ پاراستنی منداڵەکانمان لەو کامێرایانە لەو مایکانەی کە بەبێ ئاگاداری دەخرێتە بەردەمی منداڵەکانمان و قسەیەک هەڵس و کەوتێک لەسەر ئەو منداڵە بە بەردەوامی کاریگەری لەسەری دەبێت لە داهاتوو و بەردەوام ئەم ڤیددیۆی بۆ لێ دەدرێتەوە بە هیوای ئەوەی کە بەرنامەکەمان سوودی هەبوو بێت سوپاس بۆی کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ لەگەڵتان دەبم شاد و بەختەوەر بن.